سڵاوتان لەبێ بینەرانی ڤار میدیا دیارە ئێمە لە فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سۆران فیستیڤاڵەکەی ڕێخستووە لێرە ژمارەیەک زۆر بەرهەمی خۆماڵی سنووری باڵەکایەتی و برادۆست عرض کراوە بەڵام ئەوەی جێی سەرنجبی من لێرە نەحامم بینی کە لێرە عرض کراوە و گۆشتەکەی ئەفرۆشێ بە هاوڵاتیان من دەسمە لای خاوەنی کێڵگەی پەلەوەری نەحامە کە کێڵگەیەکە لە بزانین لەکوێ بەرهەمی هێناوە چیەکە سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ ئەم نەحامە بەچی بەخێوتان کردووە بە هێلکەی هاتووە یان لە پەرخەیەوە هاتووە لەکوێ بەخێو لە پەرخەی هاتووە لە سروشتی باڵەکایەتی بەخێوەکرێ یعنی شتەکانی سروشتیە لە جێش تایبەتە لە ناوچەیەکی ساترین جێی کوردستانە یعنی تایبەت یەک جێش وەکو جێمە بەخێو ناکرێ ئەوانەی دیکە هەمویان لە دەوازین بەخێوەکرێن ئێمە بەرهەڵن یعنی جێەکەیان جێیەکی شاخاوی جێیەکی تایبەتە. چەند هاوڵاتیان داواکاری هاوڵاتیان لەسەر ئەم گۆشتێک ئەوەی بربیتی سەتا هەفتای ئاشنایە ئەلعان بەس کەمترە بە حکمیەوەی ئەوانەی بردیتیان داوا ئەکەنەوە جارێکی کرد ئەنی گۆشتەکەی تایبەتە لۆوانەی سوکەریان هەیە ئەوانەی چەوریان هەیە ئەگەر هەموو ڕۆژێش بیخوا احتیاجیە بەخۆی ڕوونیشی هەیە ڕوونی تایبەتە یعنی ئەلعانەوەتەوە ڕوونی هەیە ئەو ڕوونە لۆ پشتێشانی و لاقێشانی بەکاردێت ئەو ڕوونێکی تایبەتە چەوری ئەم نەحامان بڵێ ئەوە لە پشتی دێت لە پشتی دێت لە ناوژی دێت ئەنی ئەو ڕوونەی تایبەتە ئەنی مەسەلەن عانەوە لۆ جوانکاریش بەکاردێت مەسەلەن لۆ دووچوی بەکاردێنی لۆ لاقێشانی لۆ پشتێشانی شێش تایبەتە. پێمان بڵێ چەند ساڵە ئەم کێڵگەیەتان هەیە؟ ئەم کێڵگەیەمان تقریبەن 4 مانجماوە بۆ 2 ساڵی ژمارەیان چەندە؟ ژمارەیان 100 دانە بوو بەس ئەلان کەمترە بە حکمیەوەی فرۆشتیتمان بەڵێ مشتری زۆر ینی مشتریمان هەیە لە کەلات مشتریمان هەیە لە زاخۆ لە دهۆک لە هەولێت مەسەلەن لە سۆران داواکە بە بەردەوامی ئەڵێ گۆشتان هەیە زالویانە نێرێ گۆشتمان هەیە بە بەردەوامی نرخەکەی چەندە؟ نرخەکەی بە 20 زاریە کیلۆ ڕوونەکەشی بە 30 زاریە بەس ڕوونەکە لە نەخۆمان ناپرۆشین لەبەرەوەی کردیتمانە خێرخوازی ئەوانەی نەخۆشی لاقێشان و پشتێشانیان هەیە لۆوانە خێرخوازیە ئەوە نایپرۆشن بە خێرەی دەن بە خەڵک بەڵێ بە خێرە دەینە خەڵک ئەوە نایپرۆشن بەس ئەوە لێرانە لەعان برادرێک داواکە مەسەلەن ئەتوانین سێ جێ چار جێی وە بیدەینێ یعنی شش تایبەتە بەخۆی ئەگە بفرۆشین کیلۆ بە 30 زاریە ئێستا پرۆشتتان نەخێر ڕوونمان نەپرۆشتی بەس گۆشتمان بەردەوام لە خزمەتم زۆر بەخێر بەڵێ دیارە فیستیڤاڵەکە ئاماژەم پێکرد لە ئیدارەی سەربەخۆی سۆرانە 2 ڕۆژ دەخایەنێ کە تەنها بەرهەمە خۆماڵیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە حرز دەکرێن و هاوڵاتیان و گەشتیاران سەردانی دەکەن و بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانی لێرن گەشتیارن و کڕیارن لە بەرهەمە خۆماڵیانە دەکرن کە بەرهەمی خۆماڵی سنووری باڵەکایەتی و برادۆس و ئیدارەی سەربەخۆی سۆرانە قسەی کۆتایی ڤار دەیکات.